سەبارەت بە جموجۆڵی چەکدارانی داعش وەک ئەوەی کە هۆشداری لە کەمپی هۆڵ دەدرێت کە نوێکی نوێی داعش بەڕێوەیە، هەروەها کۆبنەوەی ئەمڕۆی ئەنجومەنی ئاساییش سەبارەت بە داعش و هەروەها هاوپەیمان نێودەوڵەتی دژی داعش، هەروەها هاوکاریەکانی هێزەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە، هەروە جموجۆڵی هێزەکانی ئەمریکا لەم دوایانەدا لە نێوخاچی عێراقدا. من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز کۆلۆنێل مایلس کایگنز، وتەبێژی پێشووی هاوپەیمان نێودەوڵەتی دژی داعش و ئەندامی پەیمانگەی نیولاینز لە ئەستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کۆلۆنێل مایلس کایگنز بەخێر بێتەوە بۆ کوردستان. وارە باش، من بیری تانکەدۆر. سپاس. I'm happy to be back here at Kurdistan. خۆشحاڵم کە ئەگەڕێمەوە بۆ کوردستان 24. ئەم تەلەڤیزۆنە یەکەم چاوپێکەوتنی من لە 2019 لەم تەلەڤیزۆنە بوو. زۆر دوای 4 ساڵ جارێکی دیکە دەگەڕێمەوە ماڵەکەی خۆم. بەڕێز مایلس، با لە داعشەوە دەست پێ بکەین. دەڵێن جموجۆڵی چەکداران داعشیدی هێری دەست پێ دەکاتەوە، بە تایبەتیش لە نێو کەمپی هۆڵەوە داعش ئەم جارە گەشە دەکات. دەڵێت گوترێتنەوەیکی نوێی داعش لە نێوێوە سەر هەڵدەداتەوە. بۆچی ئەو هۆشداریانەی دەدرێت لە نێو کەمپی هۆڵەوە بۆچی بە هەندوەر ناگیرێت؟ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات کار دەکا بۆی کە ئەم هەڕەشە بەردەوامە نەهێڵێ کە ئێستا هەیە لە کەمپەکان. 10,000 چەکداری داعش لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەستگیر کراون و لە 20 کەمپی جیاوازن و 50,000 ئەندامی داعشن لە کەمپەکانی ئەلهۆل لە کەمپێکی دیکە و کەمپی بچووکی دیکەشەیە کە نەوجەوانان گەنجان تێیدا دەژین. ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکاری هێزەکانی سووریای دیموکرات دەکەن لە ڕووی دارایی، لە ڕووی ڕاهێنان بۆ ئاسایش و هاوکاری دەرمان با بڵین پزیشکی شەدەنە هێزەکانی سووریا دیموکرات بۆ ئەوەی کە تیرۆریستانی وەکو داعش کە لەوێ دەستگیر کران بە شێوەیەکی مرۆڤانە با بڵین مامەڵیان لەگەڵدا بکرێ بۆ کە دڵنیابینەوە کە هێزەکانی سووریا دیموکرات دەتوانن ئاسایشی ناوچەکە بپارێزن و تووشی نەخۆشی راپۆرتێک هەبوو باسی لەو دەکرد کە ڕاهێنانی تیرۆریستی بە هەندێک منداڵ دەکرێت لە نێو کەمپەکاندا. بۆچی ئەمانە کۆنتڕۆڵ ناکرێن؟ ئیدە کۆنتڕۆڵ دەرچووە؟ ئەندامانی داعش و با بڵێن دایکن منداڵیان هەیە کە پایبندن و هێشتا ئەو بیرۆکە نەخۆش و خراپەی داعشیان هێشتا هەر هەیە. منداڵەکانیان لەسەر پەروەردەیەکەن. منداڵەکان یەکەم کاریگەری کە لەسەر یە بێ دایکی قسەی بۆکە بۆیە ئەمان مێشکیان پیسەکەن بەم بیرۆکە خراپە بە ئەومان لەبیر نەچێت کە دوای باغۆز کە لە مانگی 2019 بەڕێوەچوو هەموو ئەو خێزانانە چوونە ئەلهۆل و کوڕەکان کچەکان لەوێ گەورە بوون و ئێستا دایکەکان دای ئەوانەی کە فشارەکەن لە مناڵەکانیان بۆی کە زەواج لەگەڵ ئەندامانی دیکە کچەکانی دیکە بکەن بۆی کە منداڵی داعش بخەنەوە. ئەمە شتێکی خراپە و هەندێک جار قاچاقچێتی ئەکرێ بە تەلەفۆن و بە پارە و بە چەک و بە مەوادی با بڵێن ئەوەی کە پێڵێن مادەی هۆشبەریشەوە و ئەمە زۆر شتێکی زۆر خراپ. ئەو ڕۆژە کەسێک لە فەیسبوک شتێکی باشی نووسی بوو، دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسیا بۆ لێکردنەوە لەسەر عێراق باسی لە داعش کرد بوو. گوتی ئێستاش کەشێکی وا لەبارە بۆ ئەوەی داعش جارش کە سەر هەڵبداتەوە. ئەو کێشانەی کە بوونەهۆی سەرهەڵدانی داعش هێشتا هەرماون. بۆ نمونە باسی لە کەمپەکان کردبوو لە سووریا، باسی لە ئەو توند و تیژە تائیفیە کردبوو کە بۆ نمونە لە عێراقا هەیە لە نێوان سوننە و شیعە و لە ناوچە سونیەکانە. چارەسەر نەکردنی کێشەکان باشە دەڵێ ئەمانە هێشتا هۆکارن بۆ ئەوەی داعش جارشکە سەر هەڵبداتەوە. ئەو هۆکارانەی بوونەهۆی سەرهەڵدانی داعش ئێستا شەرماون. Let's do a quick
history. بە خێرایی بە مێژوودا بچینەوە لە بیرمانە کە بیرۆکەی داعش لەوەوە داهات کە لە کۆتایی 2000ەکان با بڵین بەڵام هەتا 2013 و دوای ئەوەی کە ئەبوو بەکر بەغدادی پەیدا بوو سەرکردایەتی کردن دواتر داعش توانی هێزی خۆی دروست بکە و ناوچەیەک لە سوورە و عێراق داگیر بکە ئەمە هۆکارەکەی ئەوە بوو کە داعش پێویستی بەوە بوو کە ناوچەیەکی نەئارام هەبێ و گروپەکان با بڵێن گروپەکان کەیفیان بە یەک نەیە گەندە بڵاو بکەنەوە بۆی کە ئەو خەڵکە ناڕازیە ببەنە ناو ڕیزەکانی خۆیان و ترس و تۆقین بڵاو بکەنەوە هەندێک لەو دۆخانە هێشتا هەن هێشتا ئێمە با بڵێن کێبرکەی جیاوازمان هەیە بابەتی شنگال هەیە حەشدی شعبی لێیە هێزە عێراقیەکانی لێیە و هەندێک چەکداری پەکەکەوانەی کە لەوێن بۆ وە پێشمەرگە لە دوورەوە با بڵین بۆیە هەژاری هەیە هەژارەیەکی زۆر تۆقێنەر هەیە لەو ناوچەیە و حکوومەت ناتوانێت کاری خۆی بکالەوێ بەڵام هەندێک شت هەیە لەوەی کە ڕێگری لەوە دەکا کە داعش جارێکی دیکە هێز دروست بکاتەوە پێم خۆشەگە پێت خۆشی باسیەکەم زۆر باشە ئەمەی باس لە جموجۆڵی هێزەکانی ئەمریکا بکەیت لەم دواییانە جموجۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراقنا ئاسایین ڕاستە ئەمریکا دەڵێت تەنها جێگۆڕچەیە بەڵام پێناچێ ئەمە جێگۆڕچێ بێ چونکە جموجۆڵەکە زۆر نائاساییە من خۆشببختم کە هاوڕەیەکی زۆرم هەیە لە عێراق و هەرێمی کوردستان لە ڕۆژئاوا و ئەوان پەیامم بۆ نێرن دەڵێن کۆلۆنێل چی ڕووەدا ئایا شەڕ ڕووەدا لە نێوان ئەمریکا و ئێران من لێرە هاتوون پێتان بڵێم نەخەیر بە دڵنیاییەوە نەخەیر ئەمە هەموو دەنگۆن ئەوەی کە ڕوویدا بوو ئێمە جێگۆڕکێمان هەیە لە بەهێزەکانی ئەمریکا گروپێکی دیکە دەگرێتەوە گروپێک لە ئۆهایەوە هاتوون لە نیویۆرک هاتوون جێیان گرتوونەتەوە ئەو کاتەی کە ئەم جێگۆڕکەیە دروست دەبێت بۆ ئەمنێت و پاراستی سەلامەتیان هێز هەندێک زیاد دەکرێت بۆی کە پاراستنی ئەم پرۆسەیە بپارێزێ بەڵام بە دڵنیاییەوە ئەمریکا نایەوێ شەڕ لەگەڵ ئێران بکە تەنها ماوەیەکی کاتی بوو ڕاستە ماوەیەکی کاتی وەک گوتمان ئێمە هێز هەیە لە نیویۆرکەوە کە لێرن و جەنراڵەکان با بڵێن ئاڵوگۆڕی پێگەکەیان کرا بینیتان بە هەمان شێوە لە قونسوڵخانەی ئەمریکاش قونسوڵ گۆڕا قونسوڵی گشتی گۆڕاوە لە ئێرڤن هیکسەوە گۆڕا بۆ مارکسترۆ کەسێکە کە ناوچەکە باشە ناسێ و پێشتر لە سووریا بووە لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات کاری کردووە لە شەڕی دژ بە داعش و هاوکاری مرۆیی گەیاندووەتە خەڵکی سووریا دێنە سەر هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە بەردەوامە بن کۆنگرسی ئەمریکا یاسایەکی ئامادە کردووە بۆەوەی کە بەردەوام بێ ئەم هاوکاریانە بۆ پێشمەرگ بۆ یەک ساڵ هەموو ساڵێ ئەم پشتیوانیە دەنگی لەسەر ئەدرێ بۆی کە نوێ بکرێتەوە بۆ ساڵێکی دیکە ئەمریکا پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکا بۆ پرۆسەی یەکگرتنەوە بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبینین هەندێک گروپی سیاسی هەن کە نایانەوێ ئەم یەکگرتنەوەیە کۆتایی بێت بەڵام منەمەوێ پێتان بڵێم کە یەکگرتنەوەی پێشمەرگە بۆ هەرێمی کوردستان باشە یەکگرتنەوە وا دەکات کە پێشمەرگە بەهێزتر بێ وا دەکات کە فەرماندەیەکی یەکگرتوویان هەبێ وا دەکات کە تێچوو بۆ بابەتی لۆجستی و پێداویستەکانی دیکە کەمتر بێتەوە و بە دڵنیایە و یەکگرتنەوەی پێشمەرگە وا دەکات کە سیستەمێکی بانکی باشیان هەبێ و پێشمەرگە پارەکەی خۆیان لە کاتی خۆیان بە شێوەیەکی باشتر وەربگرن بۆیە ئەمریکا هۆڵەندا بەریتانیا ئەڵمانیا هانی پێشمەرگەدەن بۆی کە بەم ئامانجە بگەر چەند ڕۆژێک باس لەوە دەکرا کە ئەمریکا سیستەمی بەرگری ئاسمانی بۆ هێزی پێشمەرگە دابین نەکات ئەمە ڕاستە
As part of the وەک بەشێک military لە legislation, ئەو the United بیاسایی کە States دیاری is کراوە بۆ studying هاوکاری و air پارەدارکردنی defense systems سەربازی for Iraq and Kurdistan. بۆیە دەیەوێت کە ئەم The Kurdish government, با بڵین سیستمی بەرگی Kurdish ئەسمانیە region بۆ government, عێراق و Kurdish people support هەرێمی this. کوردستان I remember دابین بکە seeing the من videos لە of بیرمە this هەندێک studio ڤیددیو هەبوو کە being ئەم blasted ستۆدیۆی ئێوە by the کەوتە ballistic خوارەوە missile موشکێک above لە Iran. ئێرانەوە So هاتوو great to لە see it نزیک be built ئێوەیدا now. کەوتە خوارەوە ئێستا پێم خۆشە کە دروستان کردوەوە بەڵام ئەم سیستەمە ئەگەر دابین بکرێ ئیتر ئەوە ڕووناداتەوە ئەمە پاراستنی ئاسمانی پێ دەڵێن بۆیە هەندێک لە کاریگەریەکانی ئێران و بەغدا و هەندێک پێیان وایە بۆ هێرشکردنە سەر ئێرانە ئەم سیستمە بینیتە هەرێمی کوردستان ئەمە ڕاست نییە هەرێمی کوردستان دۆستی ئەمریکایە و ئەمریکا دەیەوێت کە هەرێمی کوردستان و عێراق بە تەواوی سەلامەت بێ ناوچەیەک بێ بۆ بیانیەکان سەلامەت بێ بۆ خەڵکی سەلامەت بێ و بۆ وەبەرهێنەری بیانی سەلامەت بێ و ئەو کۆمپانیانش کە لە بواری نەوت و بارەکەی دیکە کار دەکەن ئەمەوە خۆت پێم بڵێ هۆکاریە گرتنەوەی هێزەکانی پێشمەرگە چییە؟ چێ ڕێگرا؟ ڕێگریەکان چین؟ I'll give you my بە professional تێڕوانینی من و هەڵسەنگاندنی پیشەیی خۆم و بە تێڕوانینی خۆم بە گوێرەی ئەو گفتوگۆیی کە من کردومە بەداخەوە کە هەندێک دۆست هەن کە لە هێزەکانی پێشمەرگە لە ڕۆژەڵات و ڕۆژئاوا باوا بڵێم لەناو وەزارەتی پێشمەرگە و جەنراڵەکان پێم دەڵێن کە ئەوان پێیان خۆشە یەک بگرنەوە وایە بینن کە یەکەی هەفتا و هەشتا دژە تیرۆر گروپە جیاوازەکان کۆماندۆکان هەموو وەکو بران بەڵام وەکو پیاوێکی سەربازی قسەکەم من بینیومە کە لە ڕاهێنانەکانی با بڵێن لەوێ بووم و سەرکەوتنەکانیان زۆر شتی گرنگ بووە بەڵام لایەنێکی سیاسی با بڵێن خواستێکی سیاسی با من وای بڵێم کە هیوادارم ئەم لایەنە سیاسیانە گەورەتر بیر بکەنەوە و نەیبەستنەوە بە کشتی حیزبی باڵکو گەورەتر لەسەر و حیزبەکانەوە سێری بکەن و یەک بکردنەوە بەر لەوەی گفتوگۆ بکەین لە دەرەوە یەکێک گوتی بەڕێزمایلس چیرۆشی جیاوازی هەیە لەسەر کەمپی هۆڵ چیت بینیوە لە کەمپی هۆڵ؟ هەندێک شت هەیە لەسەر کەمپی هۆل یەکێک لەوانە دۆخێکی زۆر ئاڵۆزە چونکە هەندێک خێزان هەن کە لە چەند وڵاتێکی جیاوازەواتون دەیانوێت بگەڕێنەوە و دەبێ بگەڕێنەوە هەموو ئەو کەسانی کە لەوێن خراپ نین تند و تیژ نین بەڵام هەندێک ژن هەن کە دەیانەوێت هەڵبێن ڕاکەن بەرتی لەدەن ئەچنە ناو تەنکی ئاوەکانەوە ئەوانەی کە ئاو ئەهێن بۆ ناو کەمپەکە دەیانەوێت ڕابکەن بەڵام زۆر خۆشببختانە لە ئاسایشی هێزەکانی سووریای دیموکرات زۆر چاوکراون وریان و ڕێگریان کردووە لەوەی کە ئەو ژنانە لە ناو ئەو تانکەری ئاوانە ڕابکەن لە کەمپیل پاس بۆ بەڕێز مایلس کەیگنز گوتەبێژی پێشوی هاوپەیمان نێودەوڵەتی دژی داعش هەرو ئەندامی پەیمانگەی نیولاینس کە لەگەڵمان بووی زۆر سپاس سەر شاوە خۆحافیز با حافیز